وەکو نانەوەخانەکان پابەندی بە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوەخۆ بەڵام بە هاوڵەتیان دڵگران نەبن و ترس و دڵەڕاوشیان نەبیتن نانەوەخانەکان کراوەنە لە بەیانیان تاکو ئێواران ئەو بڕیارانی حکوومەت تێرێمیش بۆ خۆ پاراستنە لە ڤایرۆسی کۆڕۆنا. ئەو چەند ڕۆژێک قەدەغی هاتچۆ ڕاگەیاندرایە کە دەرمانخانەکان کراوە دەبن ئەوە ژۆکو خزمەتێک بۆ هاوڵاتیان چونکە هەندێک خەڵک هەیە شەکرەی هەیە پەستانی خوێنی هەیە نەخۆشی گورچیلەی هەیە کەەوە ناکرێتن مەسەلەن دەرمانی لێ ببڕدرێتن ئەو قەدەغەیەش کە ڕاگەیاندرای وەکو خۆپاراستنەکە بۆ هاوڵاتیان چکە لە چەند ڕۆژەی ئەگەر تەمەشای ئامارەکان بکەین ڕۆژانە ڕێژەی تۆژبوونی بە کۆڕۆنا لە بەرزبوونەوەدایە. لە سێ سایە قۆین سەعات دەی شەوێن هەتا هەشتی بەیانی بڵێنی شەکەین بە شەوای شەکەینەمە بە ڕۆژایش ناکەین ئێرە گەرمە بە گەرمەشا بەعمەل نایە شووتی بڕنی لێرە ئەتە پێ خراپە بێ ناویتیان نامێنێ ئێتر بۆ بەغا ڕۆام شووتێ. احنا سواق تريلات جاي نجي من محافظات جنوبيه من بغداد عماره بصره كربلاء نجي من السليمانيه منطقه السيد صادق ناخذ الرقي مالهم مرقوب بمنطقه جنوبيه هناك هواي مرقوب ورا ما يخلص السيد صادق نتحول الى منطقه سليمانيه بنجوين نوديه محافظات جنوبيه رقي مالهم مرغوب هناك ما عندهم رقي قليل. Tengo aproximadamente 4 meses que llegué acá a España y me dedico al arte de la pintura, aerosolografía. Trabajamos con spray, pintamos con spray. Es un arte mexicano que consiste en sustituir pinceles por materiales no convencionales utilizados en la pintura y así tratar de crear cualquier cosa que se nos venga a la imaginación. Desde un paisaje natural hasta cualquier cosa realmente que se te pueda ocurrir. Llegamos hace poco tiempo, hace 4 meses, mi marido y yo llegamos acá. Él, antes de nosotros venirnos para acá, me enseñó el arte de la aerosolografía. Llevo unos pocos cuadros y con eso hemos dedicado nuestro tiempo acá para poder producir algo mientras nos salen los papeles de trabajo. Y de verdad es un arte que es espectacular, cualquiera lo puede aprender.